دبلا الهوا ما بين دبلا بو ما تستكي بكان ما تناكين ما هم هرو فقيرين. بۆ جاری سێیەم دادگایی 5 لە گیراوانی بادینان دواخرا. دادگاییەکەی ئەمجارە هەر یەک لە سلێمان کەمال، عامر خالید و سلێمان موسا و فرسەد ئەحمەد و جەمال خەلیل بوو. دواخستنی دادگایی گیراوانی بادینان بۆتە پیشەی دادگای هەولێر، جارێک بە بیانووی مۆڵەتی دادوەر و جارێکی دیکە بە بیانووی نەهاتنی دادوەر. ئەمە دووەم جاریشە بە ناوی نەقڵبوونی دوو دادوەر دادگاییەکە دواخرا کە سوکاری گیراوانیش دەڵێن چەند ڕۆژێکی دیکە کاتی دەنگدانە و دەبێت تۆڵە لەو کەسانە وەربگیرێتەوە کە کەسوکاری بادینانیان دەستگیر کردووە، دەشڵێن هەڕەشەمان لێکراوە و ژیانمان لە مەترسیدایە. کاکە ئێوە خۆتان هیچ نین، ئێوە خۆتان هیچ نین، ئەم دەسەڵاتەتان پێ بەڕێوە ناچێ لەسەر ئەو کورسیە وەرنەخوارێ. خۆ هەر بەوە نییە، خوار بەوە نییە بڵێن خەڵک ئێمەی دەوێت. کاکە وەڵە خەڵک ئێوەی ناوێ، کاکە وەڵە خەڵک ئێوەی ناوێ. چییە بەسەم کوردستانەتان کردووە بە زیندانێکی گەورە بۆ هەموو خەڵکی هەرێمی کوردستان و ئەوەندەیە خەڵکتان چاوترسێن کردووە. ئەی خەڵکینە مەترسن بەسە. کاکە لێرە هیچتان پێ ناکرێت لەگەڵ ئێمە دۆست بای دەنگدانە باشە دەیدە دەنگدانە. کاکە دەنگ بەو فاشستانە نەدەن، دەنگ بەو فاشیلانە نەدەن. مشان بیۆدیدیت بەس خودت دیتن نابین والله یەتوە لە وەقتی مرۆڤ نۆنۆسیتەوە. هەموو ئەوە دوێتن حکمکەن و خڵۆس و چما ئەوە چەند جۆ تاجیلکەن چ سەرە وڵۆ چ سەر نییە بەس دوێتن حکمکەن هاخی ئەمۆ ئاخیرەوە حکمکردنا و خڵۆس ئەوە زۆڵمە بەسا و دوێتن. لای خۆیەوە ئەندامێکی پەرلەمانی کوردستان دەڵێت لە سەرەتای دادگایی گیراوانی بادینان لێرەین ئەم کەیسە بە تەواوەتی کیسێکی سیاسیە و پێویستە چارەسەرێکی فعلی بۆ بکرێت. بەداخەوە بەبێ پاساوێکی ڕوون جارێکی تر دادگاییەکە دواخرا و چارەنووسی ئەم دەستگیرکراوە بێت تاوانانە بە نادیاری هێڵڕایەوە. بەڕێزان، ئێمە بەڕاستی هەموو دادگاییەکان لێرە ئامادە بووین، گوێمان لە شایەت بووە، گوێمان لە تۆمەتەکان بووە. ئەم دۆسیەیە بە تەواوەتی باتڵە، دۆسیەیەکی سیاسیە و نازانین بۆچی دەسەڵات نایەوێت کۆتایی پێبهێنێ. و من وەک شەخصی خۆم پێم وایە ئیتر دادگاکان ناچنە ژێر باری بڕیارێک کە پێشتر درابێ، ئیتر دادگاکان ناچنە ژێر باری ئەوەی کە شتێک مۆرکەن کە لەسەر ئەم بەڕێزانە ساغ نەبوو بێتەوە. هاوکات تیمی ڕێکخراوی CPT عراقی دەڵێت دۆخی دەرونی و جەستەیی گیراوانی بادینان زۆر خراپە، دەشڵێت بەشێکیان دۆخی جەستەییان تەواوتێک چۆ و ناتوانن بە پێوە ڕابوەستن. مامۆستا بەدەلبەرواری 41 کیلۆگرام لە لەشی لەدەستداوە ئەیاسکەرم بەهۆی مانگرتنەکەیەوە ناتوانێت بە باشی ڕێبکاوە، ناتوانێت بە باشینان بخوا ئێستا دوای شکاندنی مانگرتنەکەی. فرسەد ئەحمەد دۆخی خراپە، گوودار زێباری لە دۆخێکی یەکجار خراپدا بە ئێستاشەوە. بەشێکی زۆری زیندانیانی بادینان لە دۆخێکی تەندروستی زۆر خراپدان و لە ڕووی دەرونیشەوە تێکشکێنراون. ئێمە داواکارین کە لیژنەیەکی پزیشکی بێلایەن سەردانی هەم زیندانی چاکسازی گەوران بکاوە، هەروەها سەردانی ئاسایشی گشتی لە هەولێر و لە دۆهۆکیش بکات بۆی لە دۆخی و زیندانیانە بکۆڵێتەوە و راپۆرتێکی بێلانانە لەو بارەوە بڵاو بکەنەوە. کەیسی دەستگیرکراوانی بادینان و دواخستنی چەند جارەی پرۆسەی دادگاییەکەیان بۆتە مۆرێکی ناشیرن بە سیمای حکومڕانی هەرێمی کوردستانەوە کە سوکاری دەستگیرکراوانیش دەڵێن سەرسندوقەکانی دەنگدان ساتی سزادانی ئەو حیزب و لایەنە دەسەڵاتدارانەیە کە سەڵ لە سزادانی چاڵاکوانانی مەدەنی و ڕۆژنامەنووسان ناکەنەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.